ڕاستە لە بۆ هەدەفە شوێنی ڕوونەدا ثلاث مسلوك سوسو من نوێیانەی کە هەر لە ئەو ئیشانێک لە حدود حەزمن دەقارن بە هەزارها تن. سپاسی ئامادەبوونتان دەکەین بەوەی کە ئەرکتان کێشا بێن لێرە ئەوەی کە مەبەستمان بوو لە ڕێگای ئێوە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانی ڕابگەێنین. ئێمە ئەوڕۆ لەگەڵ ژووری بازرگانیەکانی هەرێمی کوردستان و لەگەڵ زۆربەی بازرگانانی هەموو هەرێمی کوردستان کۆبوونەوەیەکمان کرد بۆ ئەوەی لە وەزعی بوونی مەوادی غیزایی لە هەرێمی کوردستان بە تەواوی بە دەقیقی ئاگادار بین و بە خەڵکی کوردستانی ڕابگەێنین. من لە ڕێگای ئێوە خەڵکی هەرێمی کوردستان دڵنیا دەکەینەوە کە هیچ کێشەیەکی قەیرانی مەوادی غیزایی لە کوردستاندا لە ماوەی نزیکدا ڕوونادە بە هیچ شێوەیەک لەبەر ئەوەی ئێمە چەندین مەزدەری مەوادی غیزاییمان هەیە لەوانە ئەوەی بیتاقە تەمینەکە معاملی ناوخۆییمان هەیە لە عێراق معامیل هەیە کە هەم تەختیە خارجی عێراقیش دەکا و بە تایبەتیش دەواازە سنووریەکانمان کراوەن و بە هیچ شێوەیەک دانایەخرێ و لە هەردوو سنوورەکەی تورکیا و ئێرانیش دەیان هەزار تەن بەڕێوەیە و بەردەوامیش دێتەوە سەری ینی دەبێت ئەوە خەڵکی هەرێمی کوردستان ئەوە بزانن کە مەوادی غیزایی بە هیچ شێوەیەک ناوەستێ لە حدودەکان و ئەوەی نێوان شارەکانیش ئێستا ئیجراعاتێکی زۆر کاتیە ئەوەشیان ڕێکاری تەواو دەگیرێتە بەر بۆ ئەوەی نەقلی مەوادی غیزایی لە نێوان شارەکاندا و لە نێوان قەزا و ناحیەکانیشدا بە وەکو خۆی تەوزیع بکرێ. ئەو ڕێکارانەی کە گرتو گیرایەتەوە بەرش ئەوەی کە بۆ 48 سعاتە ڕێکارێکی احتیرازیە بۆ ڕێگریکردنە و بۆ ئەوەمانە کە وەکو تەجربەیەکیش بەرچاوڕوونی بدەین بەوەی کە نەیەلین بە هیچ شێوەیەک لەبارە سەحیەکەیەوە کێشە دروست بێتن. ئەو دۆخە بە دڵنیاییەوە تێدەپەڕی. پێویستمان بەوەیە کە هەمومان تحملی ئەو ئیجراعاتانە بکەین کە لە پێناو سەحەتی خەڵکی کوردستاندا کراوە. یعنی ئەو هیچ گۆڕانکاریەک لە هاتنی مەوادی غیزایی ڕووی نەداوە تەنها ئەو ئیجراعاتە سەحیە پێویستیانەیە نەبێتن کە لە پێناو پاراستنی سەحەتی خەڵکی هەرێمی کوردستان کراوە. من بەگەر خەبەر لە ئاژانسی ڕۆژێژ پرسیارەکەمەوەی خەڵک گومانی وە دروست دەکات کە کۆمەڵێک خۆراک ماوەتەوە بە قسەیەوان دەڵێن لە کۆگاکان یعنی ئەوە چۆن دڵنیای دەدەن کە ئەو خۆراکانەی دێتە بازار ماوە بەسەرچوونی ینی لەلایەن کۆمپانیاکانەوە لەلایەن خاوەنی کۆمپانیاکانەوە ئەو کاڵانە نییە کە لە چەند مانجی کە لە کۆگایەکان هەڵگیرا و ئەمڕۆکە ساغ دەکرێتەوە لە بازار ئەو چۆن دڵنیای دەدەن. تیمەکانی چاودێری بازرگانی، تیمەکانی تەندروستی، تیمەکانی قائم قامیەت ئەوانە خۆ ئیشەکانی خۆیانی پێشانیان هەر بە بەردەوامی دەکەن خۆ ئەوانە وازدەوە نایەن.